سپیده باش بینرین هجای کانال کردستان 24 سپیده هوا باش بیتن ده هر جهه کی بن بینرین مبن رئیس سلاوت ما قبول بکن ابرو یک شنبه درین ده تا خدمت هوا ابرو برگا و بابت و توارین گلک جواز ده مهبن دست بکی اسیویا تندرستیا که گلک باش به هوا خازم هیوی دارم ابرو روژا بخت هوا بیتن روژا دست کفتا بیت به هوا ابرو خانمکا گلک جان گلک قشنگ و گلک ازموندار دوباره هنری دا میوانا بیانی 24 افرو خاطر روژین میوانا پروگرام بیانی 24 ده بحثا ازمونا خوکت ده بحثا هندکت اوه چند ساله استرانا ده بجی و ما چندین پسیار دیجی بوی حاضر کرینه دیگل مدا ببینن بله هربتنه خاطر روژین نیه ما کچکا گنجا هی هستایا پاستا درست کردیه بله او پاستا نوکی یکی وان پاستای کومه جاره که خار بیتن از ما بجمه هوا چه تعداد زیاد کریه دهن هم بینرین مبن بجه حتی جمعی که دیگل متا بمینن ام بزانین چه هیا و دیگل هنده جیدا گنجه که بناوه روان صالح یکی که لگنجن سوشیال میدیای که تستیتون لسوشیال میدیای ویدیو چت کرد بو گنجام بو اوی خوب بناسنو زیادتر پریب خوب دتن بلان پیک و بینر بین بزانین وی گنجه چی کریه جوای کلبری به پرسر می‌لای بیک موضوعی که غلطو پیم. ورا برای شنو که تا خود رسک و براست که تو بتال. یه چه موضوعی لەناو پلتفۆرمە جیاوازەکانی سۆشیال میدیا زۆر گرنگە ئێمە سێری چی دەکەین بە تایبەتی ئەو گەنجانەی دەتوانن هۆشیاری زیاتر بڵاو بکەنەوە لەمە ڕوانگەیەوە لە بەرنامەیەکی تایبەتی بەیانی 24 تیشک دەخینە سەر ئەم بابەتە بە میوانداری ڕەوەن سەلام کە وەکو ڕۆژنامەنووسێکی دەرونی لەگەڵماندایە کاک ڕەوەندەم کاتۆ باش باشتر بە تۆ تا لە هەنگیان سپاس من کاتێ سێ ڤیدۆکانی تۆکەم زۆر ئینێرجی لێ وەردەگرم بە تایبەتی ئەو بابەتانەی کە لەسەر گەنجان بڵاوی دەکەیتەوە ڕاستیەکەی دالەخەنەگە باسی سۆشیال میدیا بکەین و لەگەڵ گەنج لەگەڵ سۆشیال میدیایە هەمومان نەزانین کە ئینتەرنێت لە هەموو شوێنە بڵاوێتەوە سۆشیال میدیا لە هەموو شوێنەکە ینی بەڕاستیەوەی لێ هاتووە بە شێوازی ڕاستەوخۆ لەگەڵ بە شێوازێکی ناڕاستەوە تەسیری لەسەرمە بەجێهێشتووە ئەنجا ئەوشی کە زۆر باس ناکرێت ئەوەی کە زۆر باسەکرێت ئەوەی کە زۆر باس ناکرێت ئەوەی کە زۆر باسەکرێت ئەوەیە کە بە بەردەوامی لە زاری ئەم یاخود ئەو لە ماڵەوە لە دایک و باوک خوشکبرا یا لە دەوام لە ڕەفیقاتی دایان بڵین موبایل لا بۆ بەکاری مەهێنەوە ئەم قسەی زۆر کراوە ئەنجام کاتێک ئەم قسەی زۆر زۆرەکرێتەوە لەگەڵ کەسێکە تم بەرەبەروات لە لێی بەزارە بە یاخود مێشکی تر ئاسای بێتۆ لە لای زۆر گوێی نایەتێ بەڵام بە باسی ئەولانی تر بکەین کە بە شێوازێکی ناڕاستەوخۆ با باسیەوە بکەین کە چۆن تەسیری هەیە سۆشیال میدیا سۆشیال میدیا یەک شتی هەیە کە وەکوتم کۆمەلگەیەمە ئەو نەمان گوێ لە بۆ تۆ لێ بێزار بووین وامان لێ هاتۆ نامانە لێی نزیک بینەوە کە ئەو لێ نزیک بوونەوەمان هەبێت کە دوور بکەینەوە لێکی تر وازی لێ ببهێنین باشە بە شێوازێکی ناڕاستەوە سۆشیال میدیا توانێتەوە کاریگەری دروست بکات چەند کاریگەریە دروستەکە با بەخاڵ باسیکەین باشە یەکەمیان مێشکێمە ئینسان فلتەرێکەیە لە مێشکمانە کە پێوترە ڕێتیکولەر ئەکتیڤیشن سیستم ئەم ڕێتیکولەر ئەکتیڤیشن سیستەمە فلتەرێکە کە لە ماوەی سانیەک بۆ 50 سانیە بەپێی بارودۆخەکە توانای وەرگرتنی 11 ملیۆن کاردانەوەی هەیە باشە ئەمەش ئەچێتەوە کوێچێتەوە بە بەشی لاشعوری مێشکێمە ئینسان واتە بە شێوازێکی ناڕاستەوخۆ بە شێوازێکی لاشعوری کاریگەری لەسەر مێشکێمی مرۆڤ بەجێهێڵێت و دروستیەکات جا بەش شەبێتە چەنەها دروستبوونی چەندین هۆکار وەکو سەرەکیترینیان ئەوەیە کە کێشەی دروستبوونی متمانەمان بۆ دروستە بێت لە دوای ئەوەش کێشەی بەراوردکاریمان بۆ دروستە بێت ئەمە کۆمەلگەی ئەمە یاخود بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت هەرچەندە خۆی ڕەها بەگەر بڵێم لە هەموو جیهان ئەم شتە هەیە بەڵام زیاتر ئەگەر باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین وامان لێ هاتووە کە زۆرینەی زۆرمان و کێشەیەمان هەیە کە بەرەبەر خۆمان بە بچووکە بینین ئەوەش لە ئەنجامی خۆ بەراوردکردنەوە چکە سۆشیال میدیا شتە زۆر بە دروستەکە ما بینم قژی وایە ئەم جلەوە لەبەرەکە پیشانەیەت بە هەموو ڕێگەکانیەوە مشکاریگەریەکی ڕاستەوخۆ ئەم بەشە لاشعوری کە لە مێشکی ئەمەش هەیە ئەم ڕێتیکولەر ئەکتیڤیشن سیستەمە خۆی ئیشی ئەوەیە ڕاستیەکەی کە ئەم شتانە وەربگرێت کە لە دەوروبەرتە کامیان پێویستە پیشانە بە بەڵام بەشێکی ئەوەی کە پێویستە پێینێتەوە ببینیت و ناتوێ ببینێتەوە لای بەشی بێ ئاگای کاردانەوە دروستەکات و بەپێی مرۆری زەمەنیاخ بە پێی ڕۆشنی کاتی بینیت زۆر باشە ئەو ڤیددیوانەی کە تۆ بڵاویەکەیتەوە تا چەندە هەستەکەی کە گەنجی ئێمە بۆ ئاراسەیە دەوێت کار بکات کە ئەو ڤیددیوانە ببینێ کاریگەری ڕاستەخۆی لەسەر دروستەکە بۆی زیاتر هۆشیار بێتەوە ڕاستیەکەی ئەگەر زیاتر بینی ناو بازنەی کۆمەلگەی خۆمان دیقەتی شتێکم ماداریە خان
زۆر بارودۆخەیە بەبێ هەر هۆکارێکەوە بێگومان هەمان لە کۆتەیە ژانێکمانەیە پێی سەرقاڵین و وەدەشتی تایبەتمانەیەکەوەمان لێکات مێشمان پێی سەرقاڵ بێ باشە بەدرلەوە چەند شتێکی تریشێ چەند بارودۆخێکیشەیە پێچە لە کۆمەلگەکەوەی لێکی بە زیاتر مێشکی مەشغوڵتر بێت و سەرقاڵتر ببێ ئەتوانم بڵێم سەرەکیترین هۆکاری کۆمەلگەیەمە زیاتر گەڕێتەوە بە وەلایانی کە چکە دایم قەلەقی نییە و خودت بە پێیکە ئاگاشمان لێبێت مێشکمانەکەی لێ نییە بیرەکاتەوە لە دوایەوە بە چی ئیسراحەت ببێت یاخود چۆن بڵین چۆن لە ئینگلیزیا پێڵێن دۆپەمین هێتێ وەرگرەوە تۆ بڵێ ئەوە هۆرمۆنیا خود ئەو ڕژێنی دۆپەمینە لە مێشکات دروست ببێت ئەویش خۆیان نەموبایل زۆر جاگە دیقەت بێ لەگەڵ زۆر کەسادانیشی نەڵێن یا با بوو نمونە پرسیار لە یەکێک بکە کە با بڵێن سەعاتی مۆبایلی بەدەستەوە بڵێ سەیری چیت کردەوە نازانێ بیری نازانێت سەیری چی کردەوە بۆ چکە مێشکە بە شازێکی لاشعوری سەیری شتانێک بە شازێکی لاشعوری مێشکی لای شتێکی ترە بی لە شتێکی ترەگاتەوە ئەتوانم بڵێم لە 100 بۆ 80 ئێمە مرۆڤ لە شعوریەت بێ ئاگاییمان ئێمە بەڕێوە بات باشە لە نێو ئەو پلتفۆرمە جیاوازانەی سوۆشیال میدیا وەک دەبینین کە زۆربەی کەسەکانیش نابەر پرسیارانە بۆن ئەو شتانی کە بڵاویەکەنەوە لێ ئەڕوانن کەواتە چی بکەین بە تایبەتی مەتێڕوانینەکانمان بۆ گەنجان چی بکرێت بە تایبەتی نمونەی وەکو تۆ چۆن بتوانێت سوۆشیال میدیا لە خزمەتی چینی خۆیان بەکاربێنێتەوە پرسیارەکە زۆر جوانە ڕاستیەکەیەوە گەڕێتەوە بۆ یەکشت دالیاخان کە ئەمان ناچێتە ناو کۆمەڵگەی خۆمانەمان چێتە ناو مرۆڤایەتی هەر بە گشتی ئەمین مرۆڤ یەک شتێک خۆمان لێ دوورخستەوە ئەویش ناسینی خودی خۆمانە یعنی زۆر لەو دوورکەوتوینەتەوە کە بزانین ئێمە کین من کێم دالیاخان کێ باشە چۆن بیرەکەات یاخود ڕەوەند کێ من چیمێ حەزم چییە یاخود با بڵێن خاڵە لاوازەکانم چییە خاڵە بەهێزەکانم چییە هەموو شتێک کە دەست پێەکە لە ژیانی ئێمە ئەگەڕێتەوە تەنها یەک خاڵەویش خاڵەوەیکە خۆ بناسیت دەروناسێکێ بە ناوی ڕۆبرت گرین ئەڵێت هەموو شتێک لە خاڵی خودناسیەوە دەست پێەکە چۆن بە شازی کورتێمە لێک بینەوە کاتێکی ئینسان خۆمان ناسی زانیمان من زانیم ڕەوەند کە خاڵە بەهێزەکانم چییە من زانیم حەزم بە چییە و لەما کاتا زانیم خاڵە لاوازەکانم چییە زانیم کە چیم ناوێت و ڕقم لە چی و بەچی لاوازەم و بێتاقەتە بم و کاریگەریم تێکە بەرەبەر ئەزانم کە من چیمێت ئەزانم کە من ئەمەوێت چی بکەم لە ژیان ئەمە چی بخوێنم باشە چکە زۆری نەمان و کێشەمانەی کە نازانین چی بخوێنین بەرەبەر کەم شتانەمان زانی وامان لێت کە حەز دروستە بێت خۆشەویستی بۆ شتێک باشە ئەم شتە زۆر فرامۆشکرا بەڵام کاتێک کە هەر شتێکە بە قسەیەکی تر هەیە ئەڵێ لەلایەن دەروناسێکترەوە ئەڵێ ئیشێ بکە کە حەزی لێ بێت یاکو خۆشەویستیت بۆ هەبێت چکە هەموو ڕۆژێک وەکو چۆنەڵی بەدەستهێنانێک شتێک وەکو بڵێ شتێکە بەدەستهێنا بێت وایە هەست ناکەی کە ئیشەکەی ئەمە چۆن نەچێتەوە ناو سۆشیال میدیا چێتەوە سەر ئەو لایەنی کە چونکە حەزێکمان نییە زۆرجار نازانین چیەکەین زۆرجار سێ سۆشیال میدیاکەین یاخود جاری وە تەنها بۆ کات بەسەربردن پێیجێک دروستەکەین یاخود دیقەت ماوەی کە مەسەرەن چما بە زۆرێک لە زیاتر گەنجەکانی ئەمە سۆشیال میدیا دروستەکەن ڕاستەوخۆ ناحەقیان نییە بەڵام زیاتر بڵێم هۆکارە سەرەکیەوە چێتەوە ناو پارە ئەچێتەوە سەر لایەنی پارەمە چۆن بتوانم پارە پیاکەم لە سۆشیال میدیاوە چۆن بتوانم سەرکەوتوو بم چۆن بتوانم بناسیرم بەڵام باشە دێتەوە باشە زۆربەی جار ئەو کەسانی کە بەو جۆرە بیرەکەنەوە پێیان وایە تەنها لە ڕێگایەوەی کە ڤیدیۆی کۆمیدی بڵاو بکەنەوە ئەگەن بم خاڵە بەڵام لە هەمان کاتیشان نمونەی وەکو تۆمان هەیە کە ئەو ڤیدیۆیانی بڵاوێ کاتەوە چێتە خزمەتی هۆشیارکردنەوە ڤیدیۆیەکی زۆری هەیە کەواتە چۆن ئێمە ئەو ئاڕاستەیە زیاتر لە ناو سۆشیال میدیا زیاد بکەین کە بۆ ئاڕاستی هۆشیارکردنەوە کارەکانێک بۆ ئاڕاستێکی کات بەسەربردنی کاتی بێت خۆی لەبارەی و پرسیارەشەوە دالیاخان زۆر لەجێ خۆیەتی من سەرەتا کە دەست بکرد بە پێیجەکەم زۆر بەڕاست سەریحی هێڵم وەکو حەزێکی خۆم دەستم پێ کرد دەستم کرد بەوەی کە زیاتر سەرەتا خۆم بناسم کە حەزم بە چییە ئەوم دۆزیەوە لە خۆما زۆر ینی ئەو شتە زۆر تایبەت بوو بەلامەوە کاتێک کە زانیاریکم پێ شتێکم پێ ئیگەن بە یەکێک وە سوودی لێبینە زۆر مڕداحی کردم بەڵام ئەوەی کە تا خود چەندێک من هەستم کرد کە سوودەگەیانە هەستمە کرد سوودێکی ئەبێ لە کۆمەڵگەیە چکە بیرم لە چەند لایەنێک کردبەوە بەڵام بەرەبەر کە بینیم یاخۆ زۆر جار بە بەردەوامی نامەم بۆیە یاخود کۆمنتێ یاخود خەڵک داوای چەند شتێکە کاتێکگەشتم کە بەڕاستی خەڵک پێویستیە مۆزوعانە هەیە یعنی بەڕاستی خەڵک ئێوەی گوێی لێکرێ خەڵک یعنی وای لێ هاتووە کە ئەوەنە بە چەند بابەتێکی دەوروبەری مەشغوڵ بوو بە تەواوەتی لایەنی دەروونێکی خۆی بە تەواوەتی فرامۆش کردەوە بەڵام بەداخەوە کە هەنی پێیجی ترە بنین یعنی واشتی شتانێک بڵاو بنەوە کە بەڕاستی لەجێ خۆی نیە پێویست نیە بەڵام بێگوماشتی باشیش هەیە بەڵام بۆیە پێیجە کۆمیدیەکانی سەرکەوتون لەبەرەوەی کە بەشێک لە مێشکی ئەمە ئینسانەوەی کە چەند ڕژێنێکە کەویش ڕژانەکانی بۆ منێکی لەوانە دۆپەمین یاخو سێرۆتۆنین بۆی کە دڵخۆشمانکە یاخود هێمنمان کاتەوە بۆیە چێژ لە ڤیدیۆ کۆمیدیەکانە بینێت و وەکو هێورکەرەوەی بینە دیارم بابەتە زیاتر گفتوگۆڵەگرێ بەڵام بە هیوایەوەی توانی بێتمان لەم بەرگە بچووکە
تیشکی بخینەوە سەر گەنجان و بتوان گەنجانیش زیاتر سوود لەو پلتفۆرمە جیاوازانەی سوۆشیال میدیا وەربگرن بە تایبەتی کە سێری چ شتێکەکەن و چۆن کاریگەری ئەو شتی کە سێرێکەن لەسەر ژیانی خۆیان ڕنگ دەداتەوە. بله بینران هروکی من دستپێکی ئاماژە پێدا خاتونەکە جەنگخۆش میوانە پرۆگرامێ بەیانی 24 وەکی من گوتی خاتو ڕۆژین ئەڤڕۆ میوانە منە تو گەلێک بخێر هاتی بەجا بخەملا خۆ بدێمێ خۆ بدە بە خۆی بکەنی تو گەلێک بخێر هاتی گەلێک سپاس تو ئەنەرژیەکی گەلێکی خۆش و شیرین بدیمەرۆت ساغ جا ئەڤڕۆ سپێدەمە تو زوال خەوێ هەستاندی بیناتەت گە خەوەیە کووە ئەس هەر ڕۆژ سبەی ڕات بم لە مێژە خۆ دکەم یعنی ئەسبەی زوو ڕات بم ڕۆژین نوێژاش دکەن نا حەنەک دکەم ئەس من حتا های سکوڵ من خەلاص کرد من لە مێژ دکرد پاشێ نزام چ بمەهات یعنی منوکە تو خەوێ زوو نەهەستاندی باشە خاتو ڕۆژین سپێدا زوو ڕات بم خاتو ڕۆژین ئەڤڕۆ بۆمە ببێک و چەندە تو خەریکی کاری هوەری چەند ساڵە ینی بیراتەتەی تو چەند ساڵ بوویت گوتەتە دەنگاتەوە خۆشە گەلێک سپاس ئەس من مەکتەب نو خەلاص کرد بوو ینی 17 ساڵ یان هەبووم یان نەبووم وەختا گومە دەست پێ کرد و ئەو سرانە هێژایی وەختا من گوت ئەڤە 25 ساڵە ئەس سرانەی کوردی 25 ساڵ 26 ساڵ نێزیکی ینی بەری گو ئەس ئالبوماژی دەرخم یعنی درستی تو چەند ساڵ بووی ئەس تام ینی یا 16 بووم یا 17 بووم تەمەنەی گەنجیە ها ئەنەرژیەکی گەنجی نوکێش هەوەکی خوا پڕ ئێنێرژی هەوەکی کیژەکە 16 ساڵێ ئەس هەرتم دەبێژم کورد بە کورد ڕزەواج بکە ئەنەرژیەک دەردەچێت ینی بەرهەند ئێنێرژیاتە دەردیا من خەلکی ڕۆژاوایە لە لوبنان مەزم بوویە چێ بوویە باوێ من باکوورە زەواج بە هەورەکردنە ئەنەرژیەک مەزم قورتەکە پڕ ئێنێرژی دەرخستە خاتو ڕۆژم بیناتەت گەل خواردنێ چاوایە وڵە ئەس خواردن زێدە ناخۆم بەس دەبێژن جان ji qirikê tê û ji qirikê derdikeve gotinek heye îca çi qas temenê me ro diçe divê me ro xwarinek kêm bike ڕاستە û ez nav şîrênî jî deme li mado هەروها ئەف کەچا دەلال ژی بێجا من ڤیا ئەس ئاماژە پن دێدەم بینەران وەکی من دەستپێکێکی ئاماژە پێدا خاتو ئاڵاژی ئەڤڕۆ میوانامێ تو گەلێک بخێراتی خاتو ئاڵا بێجا من بۆ بینەرین خۆ نەگوت من نەگوت خاتو ئاڵای چ داهێنان کردیە بۆ یەکەم جار لە عێراقی و لە کوردستانê خاتو ئاڵای پاستا چێ کردی ئجا چ بوو من ببێ خاتو ئاڵا تا پاستا چ چێ کردیە دا ئەس بۆ بینەرین خۆ دەبێ خاتو ڕۆژین ئەس دەیەمە نکتەبە سووری عەفوکە لە هەموو عێراق یەکەم دەنگیشم کەتی هەندێک داوای لەبردن دەکەم زۆر سپاس لە هەموو عێراق پاستای چۆکلێت کە بە خۆمان دروستمان کردیا داهێنانێکی نوێیە پاستا شکلاتە پێش ئەوەی تو بۆ مەچێکی ئەم تام کەین تەماوەیە کووە وڵایی وەکو شیرینی کو فکراتە بە هەندێک چووکە تو پاستایەکی چێکی شکلاتە بیت ئەڤەل کێرێ هات وڵایی بەعام هەر حەزم لە ئیشی ڕێستورانتە بخۆم زۆر زۆر سەفەرم کرد دیتم لە دەرێ وڵاتە شتەکە بە فرێشی دروست دەکرێت هەویرەکە مادەی حافیزەی تێدانیا شتێکی زۆر جوانە گوتم لۆ یان نایانی با لە کنە خۆشمایانی شتێکی ئەوها تایبەت با هەبی سەبر هەتا خۆم فێر کرد سەقەتت کرد بینی خۆمان وڵی زۆر بەس ئەلحەمدوللا ئێستاها ئەلحەمدوللا پاستای شکلاتە ئاڵایە بەس شکلاتمان نییە پاستای کەشمان هەیە مەسەلەن ئەلفرێدۆمان هەیە بۆڵۆنێزمان هەیە نەوعیاتمان هەیە بەس هەمووی هەویرەکە بە خۆمان دروست دەکەین بەس پرۆتینە جا ئێستا ئێرەت بۆ جێدێڵم ئەمەوێت تا بەو بەیانە پاستایەکی خۆشی شکلاتە بخۆ هیوای خواردنێکی خۆش بەختێکی باش و باخوازم تاگەڕێمەوە لە خاتو ڕۆژین بەجا دام بچینە ناف هونەرە بە بەحسا هونەرە بکەینە بە کی ستراناتەیە ئەگەر دەمات بێژن ڕۆژین سترانێ بێژە یەکسەر خەیاڵاتە بۆ سترانێت چیت تو هەن حەژێتکەی زێدەتر سترانا منی ئایدل و لە بیرا منی بۆ ئەجا ئەvە پرسیارە بۆچی ئایدل بڕاستی سترانێکی گەلێریە و سەرحەدەیە gelekî dilşewat hatiye gotin
و تدي دوان تمناد مرو عاشق دب بروجا دقري بمعنى قريك بمعنى بجد بحثي عشقي كل خاطر روجين عشق بوه بله والله از عاشق بوما چنجا والله از بيجم دجار دوجا دجار ايه بقوت یه بقوت تو گشتی عشقا خویان تو نگشتی عشقا از گهشتم عشق الحمدلله خاطر روجین دی اگر از بيج متيان تو بفتن سترانا كاتا نمينيتن تو بيجي خوزي من افسترانا كليب نكر با يان من نگود با کی سترانا يان نينه خوزي من نقوت بانا من تركيا هجاي تشيكر بو بقوتني تركي جارنا از بيجم من كليب نكريا از بيجم يعني بوچ من اوستران تشيكريا مرو جارنا پوشماني جي دجانه ده هيا برهنده من پسی راستا بس ما كليب چه نكريا تا کلیپ چه نگیدی بس تا گوتیا من قوتني ديكارت او فيلوزوفي تشيكي من بحثاوي كريا مادام از دفكرم از دجيم دناف ده من قوتيا بس كردياوي خوشتره تو دما سترانا بيجي تو كيجان تواني يعني مرتاحي بكيجان لهجة مرتاحي سوراني كرمانجي والله تركي. حمو لهجة حمو زمان بيقونهن وشيرين نجيب راستي بس البت بكردي وقتا از دبيجم از آزادم بتركي جي هروسا جبركو از لأدنا مزنبومة تركي جي باس از شومة زانكوي أنقرة حاجتtepe تركي جي از حاكمة تركي جي ما از بحر دو زماناجي مرتاحم بجا دنگا زلال استوديا بياني 24 سترانا پشتيته بشتيته باش پشتيته باش كرمكه ساو دنیا بوی زندان به نام در نایه دلم خنچر لدام قلش خوین نایه دنیا بوی زندان به نام در نایه دلم خنچر لدام قلش خوین نایه دلم خنچر لدام قلش خوین نایه بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم بشتیتر بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم بشتیتر بشتیتر گاوا چاویم پکت دستلنگیم لرزی من ناوی وینکود زمانیم تفزی گاوا چاویم پکت دستلنگیم لرزی من ناوی وینکود زمانیم تفزی من ناوی وینکود زمانیم تفزی بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم پشتیتر بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم بلا اسکور ببیم لال ببیم
نسام چاوی من دریا بو دلیم دی شوتی خوا من رفیا بو شویدن را نسام چاوی من دریا بو دلیم دی شوتی خوا من رفیا بو دلیم دی شوتی خوا من رفیا بو بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم پشتی تر بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم پشتی تر پشتی تر بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم پشتی تر بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم بلا اسکور ببیم لال ببیم دین ببیم پشتی تر پشتی تر او دنگ هر بمینیل دنه گەلک سپاس ساو خاطر روژین اوه استرانه تو دو بیجی چیروکا راستیه بله نافنینه چیروکا راستی اوه استرانه چل پشته بو چی تو دو بیجی چیروکا راستی بەری کوڕێ من ڕۆبین بێ دنیاە خودێ هەموو زارۆکێ هەموو دایکێمە بهێلێ gelek zehmetiye dayek bûn û ew bihemil bûn û keça xwe min wenda kir pênc û nîv bû pênc û nîv mehî bû û li nexweşxanê qîrê min yanî heta hijêr daket çünkü min gelkî dixwast zarokekî min çê bibû a yekem keça min lorîn min wenda kir îca li ser wê vêna got û gelekî hesyar dibim wexta dibêjim bi rastî از من دقتا هنده دادم تو في استرانا خو و استرانين ديجي دبيجي قالك بإحساسك تايبت دبيني بناخد دبيجي تاتش بيامك هيا بوان كتشين جنج اويد تمنى تدا تو دبيجي من 16 سالية دست بكاري هنرية دا بله. كديا طبعا روجينا و 25 سالة بردوان بوي بقالك سختيادات دي باريا بله. تو چه دبيجي اوان تو دبيجي ازي وكيا و آفرتك جنج بوم جحيل بوم اما نوكي جي روجين بپر احساسه بسترانات دبيجي تم بله ji bo genca yani ez nikarim tavsiyekî dibînim ez hîna xwe biçûk dibînim هر جنج Sağ ol, جحيلي ما شاء gelek الله spas nizanim li welatê me pêncî salê hemû kes xwe amadeyî mirinê dike bes li dinyayê gerek em jî wisa bin tên heştê salî li Ewropa diçin dinyayê digerin heftê salî divê em jî wê kultûra jiyana xweş di jiyana xwe de bijîn û bi tenduristî bi spor ez wisa difikirim راسا Stran gu neş dil be derdkeve holê divê ji dil be yanî tu stranekî hesas jî bêjî stranekî keyfê jî bêjî راسا gu ji dil be ew digihêje temaşevana û guhdarvana ew jî fêm dikin bê tu çiqa hesasî dibêjî yanî mero di her awayê de di jiyanê de ji dil be ji dilbûn şaşîtî jî tê hebe ji dilbûn qezenc dike çünkü ew ji dil tê بجا بسيارك بو من شيبو بس از چمنك خاطو الله بزانم بله. بچكد دي ازم بسيارة خو باشه. باشه بم باشه خاطو الله بس ببه من تشكر يا بونا كهون خوشاتيد استوديا فور بلبونا خوش ما شاء الله خلاصيش أرولا اوه كاباني راستقينا زوج حاضر دبي خاطو الله بهم بلا چون بو حزد بوا چوكا خواردن دروست كي ببي بشيف اگر هاوكارانم زومي كيب كان سيري او شيرينين يا ها او باستايا
بجا بۆمە ببێ ئەڤەتە چ کارئینە ئەو هەویرەکەی وەچ گۆتم فرێشە بە خۆمان دروستی دەکەین لەوەی شتێکی باش بکەین ینی لە بۆ میلەتی خۆمان ینی هەر لۆ هەولێرێ شتی فرێش بەکاربێنن خەڵکەکان ئەمە شتی فرێش بەکاردێنین هەویرەکەمان پێک یان بەس پرۆتینە مادە حافزە و شتیوالێ لەناو بەکار ناینین ئەوەشیان چۆکلێتە چۆکلێتە بەڵێ حەز دەکەی تامیکە دا یەکەمین جار خانما هێژا تام کەتێ بزانین ئەو دێ چ بێت پاشی ئەس بجا بەریاز بمانێک خاچۆ ڕۆژینە تو جابا پرسیاران بدە ئەو کو بووتە شێفاتی هەڵبژاردی هیوات حەز هیوات ئارۆڵە وڵی سێ چار ساڵ دەبی کە زۆر حەزم لێە حەزم لە ئیشی ڕێستورانت و ئەو شتانێ زۆر یەکەم خواردن کە دروستت بوو ئەبێ بیرت بێکی بێتوانە ئینسان لە بیری ناکاتن وڵی هاوزام زۆر گچکە بووم چم دروست کرد هاوزام برنج بوو برنج بوو هەروەڵا. ڕۆکە منیش بە برنج دەستم پێکرد ئەوەندەم دروست کرد بوو زۆرم نەمزانی نازانی زۆر دروست دەکەی ئەو خواردنەی کە زۆر حەزت لێ دایم ئەگەر مەسەلەن بڵێن شێف ئاڵا ئەڵێن بە ئەو خواردنەمان بۆ دروست کە کامە خواردن ئەم پاستایان خواردنێکی ترە وڵی حالی حازری بەس پاستە بەس پاستایە بەس هەموو ڕۆژێ ینی ئیش لەسەر پاستایی دەکەین ئێستش کە لە جێی ئیشێ مەسەلەن زۆر دروست دەکەین هەر حەزمان لێ ینی هەموو ڕۆژە پاستایی دەخۆین بێزاریش نابین دەست پوختێتە هەر بمێنێتن و هەردەم خواردنێت خۆش بۆ مەچێکی بەس بلاز دەمە خاچ ڕۆژینە دایکە من جارە ئەو تام کات بۆمە ببێژیتن کە تاماوەیەچەوە خاچ ڕۆژین تو تام کە بجا بۆمە ببێ جا خاطر ڕۆژینە ئاماژە شتێکی داگوتی ئەز و خات و ئاڵا هەواڵیژین ئەرێ هەقاتن ئاڵا لە ستۆدیۆت گەشتی نا لە مادۆ ئیش دکرد بەری دەمەکی و gelek tişî fêr bû û gelekî zîreke jî dest xweş xatun ala لەوێشتی باش فێر بووین ئەلحەمدلله پێشەوەی دەست بۆ ئیشەی بکەین بەڕاستی تەجربەی باش بوو کە لەوێش ئیشم کرد یا سەرکەوتن خاچ ڕۆژین تو تام کە بۆمە ببێ کە دیارە دەست پوختێ خانمای دیارە براو ئالا خان دەست خۆش ئافێتتان پێشکەتەیە ساغ بیجانا من خەتواڵە دبێژن ئەوێت خواردنا دروست دکیان ئەجار شێف gelek هەش خواردنێتیان gelek خۆشخۆرن خۆشخۆری حەزم لە شتێ ینی خواردنی خۆشە ڕاستی بەس زۆری ناخۆین چکە لە متبەخی ئیش دەکەی ینی بۆند لە بۆ دەچی بەس یەکەچکە چاکاتن لەوانەیە بخۆی یەکێتی شاکە پرۆدیسەرا من هەم گاوێ دەبێشتا من هەند زعیف هەندت خۆن هەند قەلەو نابن تو شاوەی تو خۆی تو قەلەو نابی ناوەڵام من ئەوێ بخۆم قەڵەو دەبوو تای پێمەنی ئەرۆڵە بجا ئەم بتونێنێک خاچ ڕۆژینێ پاژارەکادی ئەس هێمە دەبە درستە ئافێتتان خلاص هەندەتە بۆ مەچێ کردیە خلاص ستاف لە پشتی کامێرا لە کۆنتترۆل هەموو دەڵێن ئەوە بەشمان ناکاتن خاچ ڕۆژین ئەجا پرسیارا من سە هەندێ بوو تە بەحسا هەندێک کرد دەگوت پێویستە ئەم هەمی ئەحساسە بە سترانە بێژین دوایکی هونەرمەندێک ئەوە 25 ساڵە دوبارێ هونەرێدای تو چت بێژی بۆ هونەرمەندە نوکەیان هونەرێ نوکەیە کوردی وڵە هونەری کوردی پشت کەبە خۆشە ڕەب بێ پۆپ بێ چاوا بێ بە هەر ئاوایی خۆنوژەن دکە و خۆشە وەکی ستایلی من گو نیو کلاسیک تشتێ قەدیم مە دکرد بە ئەنسترومانێ مۆدرن مەچێ دکرد ئەو ژی ئەم هیناژی وسا چێ دکن پێشکەتنێک دو موزیکا کوردیدا هەیە بڕاستی ji ber ku stranê dengbêja stranê me qedîm tu nikarî bi gênca bidî guhdarkirin hemû tu nerê li pop guhdar dikin li rak guhdar dikin li stranbêjê biyanî guhdar dikin ji ber wêna stranê kurdî wexta tu dikî bi şîweyekî modern zêdetir guhdar dikin wexta wekî jin stranê pop yekem stran hêjayî bû hemû bi staylekî pop staylekî cuda min gotibû wexta wî çaxî
من دقوتن اف چیه اف نه کردیه اف چیه دانس دکه فلان نهاتو دنری ماشاب چیتکن تشتی مدرن چیتکن كيف مروتي بيشكتن خوشة مرو خو ابديت بك مرو خو نوجم بك جرينجا تدبيجي هنا لكردستان بيشكتيا از وس هذا فكرم يعني ام دلي جنجا دفي مرو نهيله مرو رخنايكي بك رخنايكي بزمانكي شيرين بك مرو بيجا اف خوش بو بس فيالي كيف عمجير نهات مثلا بس از بهام جبرگو الجياني جي بوزيتيف دنرم از نخوازم رخنين خراب بكم چونكي كدك تيدا هيا كداوي جنجي كداوي انساني دوي مرو دينه سرسر خو و رخنه خو بيدنگ لگلوي بيجه وگو مولانا گوتيه دبيجه هون تشتين نخوش بيدنگي بيجن تشتين خوش جي بدنگي برز بدنگي بلند بيجن شاف دوره إذا خاطر رجين ما رابورتك هاي رخراوة موبيل تاكر رخراوة جنجايا ويا جينجا باريزيك و هوشداريان جينجاي ددن بلامبيك و بينر بينو بزفرين ئەم کەمپەینەمان ڕاگەیان بە ناوی ڕەنگالە بۆ یەککردنەوەی دیواری ئەو شوێنە گشتیانەی کە شێوێنراون بە نووسین بەیان بە ڕیکلامکردن بێ بۆ شوێنەکان هەوڵی دێن بۆ یاغی بکەینەوە لە شوێنی نووسینەکە وێنەیەکی هوەری بخەینە سەر دیوارەکان جا ئەمانەیە مورکێکی نیشتیمانی کللتوریش بێ واتە هەم دەلالەت لە کورد و نیشتیمان و ئەو بکە هەم شاعیرەکانمان و هونەرمەندەکانمان وەک بیرهینانەوەیەک بۆیان بۆ کارە هونەرەکانیان البيانية وليرينا دمانوي ام مكتبة صبوخ كين لامان كاتشتا رسموشتي جواني لسه دروس كين باتوزك او كتاب خانني او كتابياني كسبين دينا بو دوام كاتك او دي بنا دبينين هربا خويان ناقي خويان داشتك دروس تبي كالين اوكي مش لما ودوا اوش تبيسنا كين لسه دي ورشتنا نوسين زۆر منزەرێکی جوانە لۆ هەموو کەسێکی نەکەلە بۆ من ئەمن فەخرتان پێ دەکەم مەمنونم کەوا هاتینە ئەنگۆ ئەو دیواری مەکتەبێ سبوک دەکەنەوە لۆ منداری مەیە و لۆ منزەرێکی جوانی ناو محەلەکەمانە و خەڵکەشی بێرەدا دێتە مەشا دەکاتێ وڵی مەکتەبەشی جوانە وڵی خاوێن و باوێنە و فرمو جابينران نوكا دما رابورتي منو هفكارن خوتام كرا باستا خاتو على جلكا خوش براسي يعني مروف مجاملنا كت خاتو على دلبره دزبو چه خواردن دي بيكو هتانو كنا هات بتاكدن فكرات دا تو بيجي از حس كم ابي خارتن في جاري چن هول دم سقط كم حتى جاري كادي كم اها لا والله الحمد لله باشم يعني هر سندي مثلا كم حاولة ذكية لبوش دشي هر تشتكي بالضبط دس بكيت حاولت فيت بالله بس هر لبواري باستا هر حزم لي يعني استهلكي خومنا قرم هر لسروشتي بردوام بم توكا بدي خواردنا شي خوشة خفيفة يعني هر حزم لي هم نوع كان صبر إن شاء الله زيادة بكين. إجا وقتی کم جات دست بکرد پاستا چند تا آمادت کرد اونو که داد چند تا آمادت کرد ها دمام رو زور آمادت کردن 10 دقیقه 15 دقیقه بس ها نو كتلات بداية كدستم بيكر لما لا دستم بيكر بدليفري أذكر أوردركم لبو دهات مشوش دبو دستم دلر زيت سم ذكرت خاينا زانو بس استا الحمد لله باشم استا كمشتري كان يشم دين دام بينم يعني اواني كبيشتري بدليفري داوان كرد دين وكنم درم بيشتري بدليفري داوام كردبو ايه درم كوبو يعني هر حزب لي كومنت كان يا ورد اقرم بس الحمد لله يعني كومنتي باش ما لبو دي الاخوة بزياد بي يعني اشتشي زور هسه زور خوشة بتدي خاطر والله بجي ام في هندي رازي نابين جارا كادي تبيات بي بوما وستافي ما باستا شوكولاتة بشوية كي قشتي وزوري بوما آماده كي ها جماعتها
کنترل هیات من باشه دری نودی کو تیرا مکن جاری پیچکی بخون پاشرک هدی خاطر هەروەندەما آلات فکرە لێرکانە ئیساڵە زۆرتر و نوعەکانی تکەش ان شاء الله هەر حەزم لێ کۆمنتین گۆژ وەرگین بزانین پێتان خۆش نه راستی من خوارد یا خوش ببلا هفکارین منیش باشی کنترل بین تام کنی بوده ببین بس از بار کم بین دبینه تا یک بخود دو بخود دبینه تا جاره کادی تدی و جاره کادی من جله که هنداره با من ئینشاءڵڵە خاطر حالا تو آفرتك گنج ماشاءالله تا چه بوان کچه هی اوین حس کن وکیتا دست پخته خواردنه هی بتایبتی خانمین من کردی دست پخته وان گلکی خوشه والله الحمد لله بالضبط وش قلت يعني خاتوني باشمان هي راسك. بس نكلو بواري من يعني توصيمه وهيك مثلا لهرت بوارك إنسان هدفي هي حزيلة باب زنجي لبوي يعني هاشتك بدستنا هنا ديارك بطاوي نزنجاي لبوي إيدي حتى أخيري محاولة خوام بكن هر دبي خاطر حالا زور سپاس که تو ابرو میوانه پروگرام بیانی 24 بود سپاس با پاستا تا خوش سپاس با دم تایب دف کنی با انرژیاتا زور سپاس که زور تو خراب سپاس. گلک دل خوش من بناسیناتا أمنيش زور سپاس دستي از گوش اسمه خوردی نک لپروگرام خاطر روشینه گلک سپاس بوده خاطر روشین ستران ستران انرژی امبیشن از انرژی هم تجی اره والله بدا 24 بومبا بتاقه بجا ام بتین كابوكم كافوكم كافوكم. اوكي إنرجي. أنا كارم رونا ميشا
بجيت او دنك هر هبيتن صعب جانم خاص روجين او انرجيا الكيرة انا بس بو من ببي والله يا نزانم تش نزانيا قارن ناخم انرجيتي خاص روجين بريا سري صالة بريا چند بله. روجا كان تا شوية زاخو بله تشتكي جلك جان پیشکش کرد گلک. اساسا دبینم اساسا دبیجم بله بریانو کجی دما پیش پروگرام دست بکر منو تا گفتو گه که سوشیال میدیا کرد تا گفت پیوسته هنده کس بین آگادار کردن بین آسانسور کردن بله تو چه بیجی وان او همی رخنه آراسته تا کردن رخنه لازمه رخنه مرول پیش دخه لحقارت تشتكي دنا جرك مرو وقتا جو بحثا إنساني كي بك دوی مرو دو جاری بفکره سه جاری چهار جاری او کسین گو لسر تویتر یان لسر تیک توک بحثا تشتی ناشرین کرنه او بحثا خودکن بحثا دل خوا و شخصیت خودکن براستی بس دوی مرو بی برسب نمینه مدايا محكمة و دنجي إن شاء الله بتشتكي خوشك ببريس كونفرانسكي برسبا وان بيدا أمي برسبا وان بدن همو كس دبي جروجين جوه خامدي تشهندا ماستري بس بفي سري أم ناقشن جهكي دبي أم دويوان إنسانا رجایك من وکی هنرمندکی وکی جنکیش حکومتا مجی هیا دوی سوشل میدیا به کنترل کرن جوی ولاتی داعش در باس بو داعشک گو گلک ظلم و زوری و کشتن و تشتی نخوش محمو دجیانا خود دید جبر وینا افکرین گو بناوی خوده تشتین شاش دبیجن خوده یکه خوده طرف جی ناگره راسته وقتا پیغمبر ما بری 1500 سالی هاتیه نهشتیه گو جن تخن بن آخه درخینه نوسایه راسته و خزاناوی جی خاتیجه دایکامه جنکی تجارت دکر و زیرک بو با عاقل بو پیوندیه و هبون لدربه راسته نوسایه راسته همو کس نکاره به هنده انکار بکه جبر وینا کسین گود آخون دوی زانابن دوی پیشی رخ نکرن بقیمته و بس حقارت تشتکی دنه دوی کنترول کرن هبو و جزای وان هبه و از دو وی مسئله برنادم محکمه جی برنادم کسین گو مدناسن دزانن چاوا بری او چند سالا زمان من قدغه بو مچاوا تکوشین کر من شر کر وکی جنکی از گریدای تو دوری نبوم سروی من جارجی از بسکنم و از نخوازم جنه هنرمند یعنی کسی هنرمند بحثا یکی جی بکن کس ناکه تربا کسی کی همو کس دکه تربا خواه دین جی مرو دجیانا خود دجی دین اسلام ده زوری تو نیا براستی bu sadı beje navs راسته دبیجه زوری تو نیا تو نکاری زوری بکی هنرمندک چاوا جل خالخوکه چاوا دانس بکه چی بکه تازی بجی تو نکاری ایشه خوجه بینی لنه نره تماشا نکه راسته تو نکاری بجی افچما وسا گوتیه حقارت جدلتا درکتیه تو او گوتن عایدی تنه او ناشرینی عایدی تنه نه عایدی وی کسیه جبر وینا همو کس لگوردل خو قصه دکه لگوردل خود آخوه و دوی یعنی بلا از جارک دن دوباره کم حکومت ما از دانم در دور ما آگره پروبلمی ما گلکن و دیروکک دجوار عایدی دیروکک دجوارن و گلکی مزحمتی کشان دیه ملت ما لحمو دوري ونرمند ما وكي عيشة شان مريم خان ونرمند ما زنبون او جي قالك آستنگي كشاندنا نها ام بحثا آستنگية وان دكن ام وان آستنگية وكي نرينا خو وكي تدبيجي روجين بلا وكي منبه سلوغانا باويجي روجين از نكارم ببن وكي حركسي هنر آزاده هنرمند آزاده تو بخوازي زمان كسكي بگري تو بیجی از تنه باشم او نباشه
اف نباشه او نباشه او نبنابه ڕاستە ولتويتر جي قالك كس برسوا واندانه او خو بچوك دكن هنرمندكي كرد قلت تشتي نبوي تبيجي بس جروبا كامل من الوانا نري حمو فيكن يعني يكس دشوبينن دانينا دوس يكسين احمقن ودوس يكسين نزانن جو حقارت لهنر و هنرمندی کردی دکن گرک پوپا مهبه گرک دنگ بیجن مهبه گرک رقاصین مهبن گرک ام ملت بون نولا حسانه نه حسانه مروب به ولاتك ملتك دولتك ڕاستە قەتڕۆژین تو خانمەکە ئاژەڵ دۆستیمانە بله ئەها تو چت بێژی سە ئەو نوکە ئەو ئاژەڵێن ساوێن نوکەدا دێنە کوشتن لە کوردستانێ آجال براستی از چاوا بیجم حسکرنا دلی آجالا ده گو ام ببینن بلکی جیانا ما بیتا گو هرتن براستی از پشتی توگو گوری من ساگی من کتا مالا من رزقی من زیده بو جیانا من خوشتر بو و من حسكرنا وي بمصلحة بمنفعة استي مالي دانس دكه يعني نه دايكاتا نه باوتا نه زاروكيتا نه كسك ولو بيشوازياتا ناكن براستي آجال بوفانه آجال geleki girengin. خيرا مزنه مرونانكي آوكي دينا بردري بوانا از لشالترا هوليري دا خزالي بورينيت كي نه چونکی بگونهن کسک وانا نا پاريزه او سگ اگر بیزنسمنک بن زاروكي يكي دسلات بن ام حمول پیشوان دگرن تتزاني انسان دوی ج آجالاره و جینگه هیره geleki taybet be yani az zikemit şavuta او قاس حسكرنا كي ما زند دليوان دايا بس ام نابينن بلي او ايرشكرنا واش برتشيبونيا تو كفرا دافي جيوان تلوان دخي جي انسانا دترسن او سدم من نافي زاروكي ما جي بمرن وانا جاز بكن درزي وان درماني وان ام بكن او اجال وما فيري جلك تشتابكن براستي خاطر روجين اجا بموزيك بهر تشتاك تزاني از حاج كي جان ستنانا جلك دكم اسمه ممتوزينا مني براستي جلك حزكم كوربا از بله كوربا كاوي اگر بشي سرسري من شاورت صافما جمر قد بيجن اجال از دخزه لبورين دكم اري والله از بيجن بوتا از كوبليكي تاني بله بموزيك لو ساعت من çeteki derdalimin zededeki birina dilim vedeki emrima italandeki لو ساعت من çeteki derdalimin zededeki birina dilim vedeki emrima italandeki تو بلبلی سگولتمه تو ممیه زینتمه حتی صعبم لدنیای تو یمینی از یتمه تو بلبلی سگولتمه تو ممیه زینتمه حتی صعبم لدنیای تو یمینی از هیویا تمنکی گلک درش بوده خواستم هیوی دارم او دنگازالا هر بمینی با گوهن ما خاطر روشین بار که گلک دو خوش بومت آورو میوانا پروگرام بیانی 24 بوی انرژی که تایبت دست دیامه گلک بخیر هاتی توجی گلکی شیرینی خوین شیرین خوشک زمان شیرین انرژیاتجی گلکی مزنه
و تمن درێژ بی بەرناماتە هەر دەوام بکە سپاسیا هەواڵێ کامێرەمانژی دەکەم سپاسیا کارمەندێ کەی 24 هەموو یا دەکەم خزمەتێکی پڕ باشون دەکەم بجا خاطر روژینم پیک و خاطر خول بینرین خوب خازین ولی بینران اوه گیش برگا بابتین افروی پروگرام بیانی 24 بون هیوی دارون جی رزامندیا هر تاکه کی بن سپاس بو میوانت من سپاس بو هفکارن من لپشتی کامرای لکنترولی افرو گلک دیگل مماندی بون حتی صباحی خودت گل هوا بیتن